سەرەتایەکی نوێ بۆ بوژانەوەی کەرتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاتووەتە پێش. سەرباری بەردەوامی مەترسیەکانی ئەو ڤایرۆسەش دەیان هەزار گەشتیار لە ڕۆژانی ڕابردوو هاتنە ناوچە گەشتێرەکانی هەڵەبجا. گەشت و گوزار یەکێکە لە سیمە ئابوووریەکانی سەردەم لە دنیادا گرنگی بەرچاوی پێدەدرێ، بۆیە حکوومەت پێویستە بە پلانی زانستی ئەم کەرتە پێش بخات. گەشتیاری باش هاتووە، بەڵام لە چاو چۆن بڵێ بتەوێت براوردیکەی بە پێش کۆرۆنا گەشتیار چۆن بڵێ ناگاتەوە بە پێش کۆرۆنا، چکە ئەو کاتە گەشتیار زۆر بوو. ئێستاژە الحەمدولیلا گەشتیار هەیە، ڕوومان تێیەکە. من الموصل وجماعة الأخ من بغداد. لە مووسڵەوە هاتوین، هاوڕەکانیشمان لە بەغداد. چەند ڕۆژێکە لێرەین لە دوای جەژنەوە. ناوچە گەشتیارەکان زۆر خۆشن، سەرنجڕاکێشن، کەشوهەواکەشی هاوشێوەی سلێمانی و هاوڵاتیانی شیرینە. ئەم کاتا پێویستە حکوومەت هەرێمی کوردستان بە بەرنامە بە پلان بە وەکوڵێ بە توێژینەوەی زانستی گەشە زیاتر بەم بارە بدا، بەتایبەتی لە ڕێگاوبان لە ئاسانکاری لە ڕێگاوبان لە شوێنی مانەوەی و هەروە خزمەتگوزاریەکانی گەشتیاری لە شوێنە گەشتیارەکانە زۆر گرنگن. تێبینیەوەکەن زۆرێک لە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ئەو گلەیان هەیە لە حکوومەت هەرێمی کوردستان کەوا شوێن خزمەتگوزاریەکان بەتایبەتی و شوێنانی کەوا تایبەتن بۆ مانەوەی خێزانەکان کەمن کەم و کوڕیان هەیە، ئەمە هەمووانە گرنگن. پێویستە حکوومەت هەرێمی کوردستان ئەو لایەنە پەیوەنددارەکان بە بەرنامە بە پلانی زانستی گەشە بەم بوارە بن بۆی کەوا هیچ نەبێت بتوانین بەم کەرتە پەرە بە ئابووری هەرێمی کوردستان بێت. لە ڕۆژانی پشووی جەژنی ڕەمەزاندا نزیکەی 75,000 گەشتیار بە پێی ئاماری بەڕێوەبەرێتی گەشت و گوزاری هەڵەبجا هاتوونەتە ناوچە گەشتێرەکانی هەڵەبجە و هەورامان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەورامان.